ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لانکەی کاندیدا سەیر و سەمەرەکانە. هێشتا ڕەفتار و لێدوانە جیاوازەکانی دۆناڵد ترامپ لا یادەوەری زۆر بەماندا ماون لە کاتێکدا کاندیدێکی دیکەی ئەمریکی دەرکەوتووە و ڕەفتار و قسەکانی زۆر جیاوازترن لەوانی پێشخۆی. دۆگ ماستریانۆ کاندیدێکی ڕاستڕەوی کۆماریەکانی ئەمریکایە، خۆی کاندید کردووە تاوەکو ببێتە حاکمی ویلایەتی پەنسیلڤانیا. دۆگ خۆی وەکو باوەڕدارێکی تەواو دەناسێنێت، بانگەشەیەوە دەکات کە 40 ڕۆژ بە ڕۆژوو دەبێت، داواش لە لایەنگرانی دەکات لە کاتی نوێشکردندا نزای بۆ بکەن تاوەکو لە هەڵبژاردنەکانی ڕۆژی 8 مانگی داهاتوودا سەر بکەوێت و بچێتە سەر کورسی حاکمی پەنسیلڤانیا. ماستریانۆی تەمەن 58 ساڵ کە پێشتر لە سوپای ئەمریکا کاری کردووە شوێنپێی ترەمپی هەڵگرتووە و لە هەمان کاتدا ترەمپیش پشتیوانێتی، ئەمەشی لە چەند بۆنەیەکدا دووپات کردوتەوە. دۆگ هەر بەوانەوە نەوەستاوە، بەڵکو بەڵێنێکی دیکەی سەیری بەلایەنگرانی داوە و گوتوێتی ئەگەر لە داهاتوودا پۆستێکی گەورە وەربگرێت ئەوە دانسی جەمسەری قەدەغە دەکات. دانسی جەمسەری جۆرێکە لە دانس کە زۆرتر لە قوتابخانەکاندا باوە. دۆگ پێی وایە ئەم جۆرە دانسا بۆ ڕەوشی مناڵ باش نییە و پێویستە ڕێگەی پێنەدرێت. کاندیدە سەیر و سەمەرەکە خۆی لە قەرەی بابەتە کۆمەڵایەتیەکانیش داوە، بۆ چوونی تایبەتی سەبارەت بە لەباربردننی مناڵ هەیە و دەڵێت ئەو ژنانەی منداڵەکانیان لەبار دەبن پێویستە بە تاوانی کوشتن تۆمەتبار بکرێن. جارێکی دیکە دەگەڕێتەوە سەر بابەتی سیاسی و بابیری سەدەکانی ناوڕاست کاریگەرە، چونکە پێی وایە کە دەبێت دەوڵەت و کڵێسا لە یەکدی جا نەکرێنەوە. ئەگەر دۆک لە زۆر خەڵدا لە ترەمپ چێت، بەڵام ڕەنگە لەوەدا نەچێتەوە سەری کە هەڵبژاردنەکە بباتەوە، چونکە بە گوێرەی دوایین ڕاپرسیەکان کاندیدی دیموکراتەکان لە پێشە و چانسی دۆک کەمترە بۆ ئەوەی ببێتە حاکمی پەنسیلڤانیا.